بارانبارینی بەخوڕ و بەردەوامی شەو و ڕۆژی ڕابردوو لە گەرمیان لافاوی بە دوای خۆیدا هێنا و زیانی بە جوتیاران و ئاژەڵدارانی سنوورەکە گەیاندووە. بەپێی ئاماری هۆبەی کەشناسی لە بەڕێوەبەرایەتی کشتوکاڵی گەرمیان تەنیا لە 24 کاتژمێری ڕابردوو لە قەزای کەلار 56 ملیم باران باریوە. ئەمەش بۆتە هۆی ڕوودانی لافاو لە زۆربەی چەم و دۆڵ و دەشتاییەکانی سنووری گەرمیان و چەند پردێکیش زیانیان پێگەیشتووە، بەتایبەت پردی ڕێگای هاتوچۆی نێوان سلێمانی کەلار کە بە پردی قەترە ناسراوە زیانێکی زۆری پێگەیشتووە و هاتوچۆ لەو ڕێگایە پەکی کەوتووە. وتەبێژی هاتوچۆی گەرمیان لەو بارەوە داوای لە شۆفێران کرد ڕێگای بناری بەمۆ بەجێگرەوەی ئەو ڕێگایە بەکاربێنن. هاوکات پەروەردەی کەلار لەبەر ناجێگیری کەشوهەوە بڕیاریدا لە سنووری گوندەکانی دەرەوەی کەلار پشووی فەرمی بێت و پەیمانگای تەکنیکی کەلاریش تاقیکردنەوەی ئەمڕۆی وەرزی یەکەمی قوتابیانی ئێوارانی پەیمانگاکەی دواخست بۆ هەفتەی داهاتوو. بەڕاستی خەڵک هەندێک خەڵک خەسارمەندە بووە، داوا لە حکوومەت ئەکەین یارمەتی ئەم خەڵکە بدەن ئەوانەی کەوە هانە شوێنی چاڵ بتوانن چارەسەری بۆ خەڵک بدۆزنەوە. کشی فەقیر و هەژارە، ئەگە فەقیر نەوێ ناتوانێت لەم چەمە بژیە، ئەوەی کەوا دۆڵەمەند لە بەرزی ئەژیە داوا لە حکوومەت ئەکەین ئاگادار بێت ماشاوە چاو خەڵکی بیبینن خەڵکیشی ئاگادارە کە ئەم لافاوە هاتووە خەسارمەندە بوو خەڵکە بەڵێ لافاوەکە هاتووە ئەوانەی کەوا حیواندارن مەسەلەن کەوا هەندێک غەرازیان لێداناوە هەمووی بەرخەسار کەوتووە و ئەشیلیش حیوان لێمدارە بووە. لەبارەی زیانەکانەوە تا ئێستا جگە لە زیانی مادی کە بەرشوێنی بەخێوکردنی ئاژەڵان کەوتووە لە گەڕەکی ئازادی لە کەلار و هەروەها زیانیش بەرجوتیاران و شوێنی چاندنی گەنم کەوتووە لە نزیک ڕووباری سیروان هیچ زیانێکی گیانی نەبووە. سالار عەزیز وتەبێژی ئاوی دەوروبەری گەرمیانیش لە ڕاگەیاندراوێکە ئاماژەی بۆ ئەوە کردووە کە بەهۆی بارانبارینی زۆرەوە چەندین کەرەستەی پرۆژەی دابینکردنی ئاوی ماڵان لە ئەفاو بردوویەتی و بەهۆی ئەوەی ئاوی ڕووباری سیروان لێڵ بووە و شیاو نییە بۆ خواردنەوە هاوڵاتیانی ناحیەی پێباس ئاگادار دەکاتەوە لە کێشەی نەبوونی ئاوی خاوێن لە ڕۆژانی داهاتوودا.